باشترین زنجیرە درامای مێژوو هەندێک ڕاستی. زنجیرەیە کە بە باشترین زنجیرەی مێژوو ناسراوە و تا ئێساش نەتوانراوە تێبپەڕێنرێت. چۆن مامۆستایەکی بلیمەتی کیمیا دەبێتە گەورەترین بەرهەمهێنەری ماددەی هۆشبەر. That's right. Now, say my name. Heisenberg. You're goddamn right. ئەگەر ئێستا لە سێرچی گوگڵ بنووسیت باشترین زنجیرە فیلمی مێژوو کامەیە سەیری بکەیت بێ دوو دڵی لە ڕیزبەندی یەکەم گوگڵ زنجیرەی بریکینگ بادت بۆ دەهێنێت کە بە کوردی دەبێتە تێهەڵچوونەوەی خراپ. بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا هەر بەڕاست زنجیرەی بریکینگ باد باشترین زنجیرەی مێژوویە یان هەمومان شوێن قەرباڵغی کەوتوین و لەگەڵ عامێ دەچینە شامێ. کاتێکیش سەیری هەڵسەنگاندنەکانی زنجیرەکە دەکەیت هەموو سایتی هەڵسەنگاندنەکان بەرزترین نمرەیان داوەتێ و هیچ زنجیرەیەکی دیکە لە پێش ئەوەوە نییە و بە نمرەی 9.5 ڕیزی پێشەوەی زنجیرەکانی گرتووە. پوختەی زنجیرەکە ئەوەیە مامۆستایەکی کیمیا دوایەوەی دەزانێت تووشی نەخۆشی شێرپەنجەی سیەکان بووە. بێهیوا دەبێت لە ژیان و تاکە شتێک بیری لێ دەکاتەوە لەو کاتەدا ئەوەیە دوای خۆی ژیانێکی شایستە بۆ خێزانەکەی و کوڕەکەی دروست بکات و بای ئەوە پارەیان بۆ کۆبکاتەوە کە پێویستیان بە هیچ نەبێت. بەڵام نەک بە ڕێگەی شەرعی و یاسایی بەڵکو لە ڕێگای دروستکردنی باشترین جۆری ماددە هۆشبەرەکان ئەویش کریستاڵە. دواتر پلانەکانی والتەر وایت کە ئاکتەری سەرەکی زنجیرەکەیە بەو شێوەیە نییە بیری لێ دەکاتەوە بەڵکو دەکەوێتە نێوان بەرداشتی بازرگانی ماددە هۆشبەرەکان و سەرتاپای ژیانی بە تەواوەتی دەگۆڕێت و ژیانی خۆی و خێزان و منداڵەکانیشی تا لێواری مەرگ دەبات. برایان کرانستن بە ڕۆڵی والتەر وایت ئەکتەری سەرەکیە و تا ئێستا 5 خەڵاتی ئێمی بۆ باشترین ئەکتەری زنجیرە فیلم بەدەستێناوە. ناچینە نێو وردەکاریەکانی زنجیرەکە بەڵام وەرن لەگەڵما بە هەندێک ڕاستیتان لەسەر زنجیرەکە بۆ باس بکەم. سەرەتا بڕیار بوو زنجیرەکە کاری وێنەگرتنی لە ناوچەی ڕێڤەرسایت لە کالیفۆرنیا بۆ بکرێت. بەڵام سەرپەرشتیارانی زنجیرەکە بە هۆکاری دارایی و کەمی بودجە بڕیار دەدەن کاری وێنەگرتنی ببەنە شاری ئالبەرکوکی لە نیو مەکسیکۆ. لە دوای بڵاوبوونەوەی زنجیرەکە ئالبەرکوکی بووە شارێکی گەشتیاری و خەڵکی لە هەموو شوێنێکی ئەمریکاوە سەردانیان دەکرد. ئەو خانووی لە کاتی زنجیرەکەدا والتەر وایت تێیدا دەژیا. دوای پەخشکردنی زنجیرەکە بە جۆرێک بەناوبانگ بوو دراوسەکانیان هاواریان لێ هەڵسا بوو. لە زۆری ئەو کەسانی دەهاتن بۆ وێنەگرتنی خانووەکە. هەندێکیان پیتزایان فڕێدەدایە سەر خانووەکە. ئەمەش بەهۆی ئەوەی لە یەکێک لە دیمەنەکانی دراماکەدا والتەر وایت پیتزایەک فڕێدەداتە سەر خانووەکە. سەرەتا بڕیار بوو ڕۆڵی والتەر وایت بدرێت بە جۆن کوساک و ماسیۆ برۆدرێک. ئەمەش بەهۆی بەرپرسانی سۆنی و AMC کە مافی وێنەگرتنی زنجیرەکەیان هەبوو چونکە دڵنیا نەبوون لەوەی برایان کرانستن بتوانێت ڕۆڵەکە بجێڕێت. نووسەری زنجیرەکە دەیویست جێسی پینکمان لە یەکەم وەرزی زنجیرەکە بمرێت. بەڵام دوای ڕۆڵگێڕانە نایەبەکەی نووسەرانی زنجیرەکە بڕیار دەدەن تا کۆتایی زنجیرەکە بمێنێتەوە و هاوشانی ئەکتەری سەرەکی ڕۆڵی ئەکتەری یاریدەدەر بجێڕێت. دەرهێنەری زنجیرەکە ڤینس گلیگنە و لە ساڵی 2008 دەستکرا بە وێنەگرتنی و لە ساڵی 2013 بەشی کۆتایی لێ بڵاوکرایەوە. زنجیرەکە لە 5 بەش پێگاتووە و هەر بەشێکیش لە چەند ئەڵلقەیەک پێگاتووە. زنجیرەکە بەگشتی 62 ئەڵلقەیە. تا کۆتایی زنجیرەکە 269 کەس دەکوژرێن بە جۆرێک لە هەر ئەڵلقەیەکدا 4 کەس کوژراون. ئێستا تۆش پێمان بڵێ ئایا بریکینگ باد باشترین زنجیرەی مێژووییە؟